سڵاوتانی لێبێ ئازیزان خۆشحاڵین لە ئەڵقەی دووەمی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵتان شادەبینەوە. پرسی کۆدەنگی نیشتیمانی و کاریگەری لەسەر پێگەی کورد لە بەغدا کێ بەرپرسە لە بوونی کۆدەنگی نیشتیمانی لە هەرێمی کوردستان؟ ئایا پارتە فەرمانڕاوەکانی هەرێمی کوردستان توانیویانە زەمینە خۆش بکەن بۆ دروستبوونی کۆدەنگی نیشتیمانی؟ ئەم پرسانە و چەند پرسێکی تر تەوەری بەرنامەی گفتوگۆی پایتەختی ئەم جارەمان دەبێت لەگەڵ میوانەکانمان لە ستۆدیۆکانمان. کاک خەسرە و گۆران ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، کاک نیعمەت عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان، کاک برزۆ مەجید بەرپرسی مەکۆی گۆڕان لە هەولێر، زۆر بە خێراتنتان دەکەم. ئەگەر کاک خەسرە و لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم، زۆر جار پارتی دیموکراتی کوردستان باس لە کۆدەنگی نیشتیمانی دەکات، باس لەوە دەکات کە پێویستە کۆدەنگی نیشتیمانی هەبێت بە تایبەتی لە بەغدا. چیتان کردووە ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان بۆی ئەم کۆدەنگی نیشتیمانیە بەرقەرار بێ؟ بەڵێ طبیعی هەر حزبێک یان هەر لایەنێکی سیاسی ئازادە لە دەربڕینی بیرۆبۆچوون و لە دەربڕینی ڕای تایبەت بە لایەنی سیاسی خۆی لە زۆربەی ئەو تەوەرانەی کە دێنە پێش لە گۆڕەپانی سیاسی. بەڵام هەندێ شت هەیە ڕەهەندی نیشتیمانی هەیە، هەندێ شت هەیە گرنگە بۆ هەموو تاکێکی کورد، بۆ هەموو تاکێکی کوردستانی، بۆیە احتیمالە پێویستیان بە کۆدەنگی هەبێتن لە بەغدا یان لە تەنانەت هەرێمی کوردستانیش. لە وڵاتی ئێمە جارێ ئێمە نازانین کام شتن کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە، یعنی هەندێ شت یان دەبێت دەستور دیاریان بکاتن، یان هەندێ شت دەبێتن بە عورف بە پراکتیک ئێمە بزانین ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ هەموو تاکێکی کوردستانی، بۆیە دەبێ ئیجماعێک هەبێتن لەسەر ڕادەربڕینە و کۆدەنگیەک هەبێتن لە کاتی ململانێ لەگەڵ لایەنەکانی دیکەی ئەو وڵاتە. لە هەرێمی کوردستان کۆمەڵێک شت هەن کە بۆ ئێمە سبغەیەکی نیشتیمانیان هەیە. بۆ نمونە مەسەلەی دەستوری عێراقە کە هەموو کوردستانیەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە ئەو دەستورە بەو شێوەیە بێتن کە داڕژاوە. خاڵی دیکە ئەو بەندانەی دەستور کە پەیوەستن بە ئایندە و چارەنووسی بەشێکی فراوانی هەرێمی کوردستان یان خاکی کوردستان، بۆ نمونە مادەی 140. و هەندێشتی دیکەش هەیە پێویستە ڕای هەموو تاکێکی کوردی بۆ وەربگیرێتن بۆ ئەوەی ببێتە شتێکی یعنی گەورەتر لە ئەوەی کە پەرلەمان دەنگی بۆ بداتن یان لایەنێکی سیاسی دەنگی بۆ بداتن، و لە هەموو وڵاتانیش ئەوە پەیڕەو کراوە. کاتێک لەسەر قسەکانی جەنابەت پارتی وای کردووە کە لە هەرێمی کوردستانی شۆ کۆدەنگی نیشتیمانی هەبێت لە دەرەوەی هەرێم؟ بەڵێ لە زۆربەی ئەو کێشانەی کە هاتوونەتە پێش پارتی دیموکراتی کوردستان هەوڵی داوە هەموو لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە بۆ ئەوەی یەک دەنگ و بە یەک تعبیر لەگەڵ بەرامبەرە گفتوگۆ بکەین ئەندامنیشین. بۆ نمونە مەسەلەی ئۆپراسیۆنەکانی دیژلە بە تەسەووری ئێمە ئەمە هەموو خەڵکی کوردستان دەگرێتەوە. هەموو تاکێکی کوردستان چارەنووسی پەیوەستە بە هەر پەرەسەندنەیەک خوا نەخواستە بەلایەنی سلبی بەرە و هەرێمی کوردستان. مەسەلەی هەڵبژاردنە لە ناوچە دابڕاوەکان لە کەرکووکە، لە مووسڵە، لە دیالە، لە سەلاحەدینە پێویستە کۆدەنگیەکمان هەبێتن بەرامبەر لایەنەکانی دیکە، چونکە هەمومان زەرمەند دەبین، یەک لایەنی سیاسی بەتەنێ زەرمەند نابێت. کەواتە ئەمە بەس تەنها ئەوانەی کە پێویستە بە دەرەوەی هەرێم، لە ناو هەرێم نا لە ناو هەرێمیش لە ناو هەرێمی زۆر شت هەیە. کەواتە پابەندن بەوەی کە کۆدەنگی نیشتیمانی هەیە و هەوڵیشتانداوە کۆدەنگی نیشتیمانی لە ناو هەرێمیش دروست بکەن، نەک تەنها بۆ دەرەوەی هەرێم. کۆدەنگی نیشتیمانی یان تەوافقی سیاسی یان بە هەر شکلێک ناوی دەبیت پێویستە تەنانەت لە ناو هەرێمیش حتمەن لە زۆر شتە. کاک برزوور یعنی ئەگەر ڕای خۆت لەسەر قسەکانی کاک خەسرە و ئایا تەنیا پارتی دیموکراتی کوردستانە هەردوو پارتە فەرمانڕاوەکەی کوردستان توانیویانە لە ناو هەرێمە هەوڵی ئەو کۆدەنگی نیشتیمانی ئەو تەوافق سیاسیات و کۆدەنگی نیشتیمانی لە
هەرێم لەسەر پرسە جیاجیەکان بدەن. نەخێر ناخۆ هەرێمی کوردستان نەکراوە ئەمە حاڵتیشان دوو ئەمە حزبێکی سیاسیە خوچەند حزبێکی سیاسی نیە کە بێ حزبەکان کۆکاتەوە لەسەر مەسەلەیە کە پەیوەندی بە کۆدەنجی نیشتمانی یاخود مەسەلێکی نیشتمانی نەتەوی بێ ئەوە دەبێت خەمەکانی نیشتمان بێ هەمان کۆکاتەوە ئەمە دەبێت ڕووداوە سیاسەکان بێ هەمان کۆکاتەوە پەرلەمان باشترین شوێنە لەوێ ئەگە دەمانوێت کۆدەنجی نیشتمانی دروستکەین لەوێدا بتوانین کۆدەنجی نیشتمانی دروستکەین. دوو با بەراوردکارێ بکەین لە نێوان کۆدەنجی نیشتمانی لە نێو خۆی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستان. ئەگەر لە ناو خۆی هەرێمی کوردستان باسی دەکەین حکوومەت و ئیدارە چۆن بەڕێوەردە بدرێت لەلایەن هەردوو حزبی حکومڕانەوە وەکو زۆرینەی ئینتخابی کارەکان باشن خراپن گەندەڵی هەیە پرۆسێ چاکسازی دەستی پێکراوە یاخود تەنها لە چوارچەوەی دروشم ماوە ئەوە پەیوەندی بە ئیدارە و حکوومەت هەیە زۆرینەی ئینتخابی لە پەرلەمان حکوومەت و ئیدارە دەبا بەڕێوە ئەگەر چاکسازەکانیش دەستپێنەکە پێما بێ بە نەتیجە خەڵک دەنگ ناداتەوە بەم زۆرینەی ئینتخابیە بەڵام ئەوەی تریان جگە لە حکوومەت و ئیدارە بمانەوێ نەمانەوەی کۆمەڵک مەسەلە هەیە کۆمەڵک دام و دەستگا هەیە کۆمەڵک ڕووداوی سیاسی هەیە کۆمەڵک ڕەهەند هەیە کە تەواو نیشتمانی و نەتەوەین بنمونە تۆ مەسەلەی دەستورت هەبووە ئێستا شەیە تۆ مەسەلەی چاکسازی هەبووە تۆ مەسەلەی ئەنجومەنی ئاسایشت هەبووە تۆ مەسەلەی یاسای خۆپیشاندانت هەبووە تۆ مەسەلەی یاسای ڕخستنی خۆپیشاندانەکە وەک باسم کرد دیقەت دە هەموو ئەوانە هەم شەقام بە جۆرەك لە جۆرەکان هاتۆتە وەڵام بۆی تێنە پەڕێنرێن لە پەرلەمان هەم ئۆپۆزیسیۆن و بزوتنەوەی گۆڕان چەندین پرۆژە و چەندین ڕخنیان ئاراستی ئەمە کردووە کە کاکە ئەم یاسایانە بە حکمی زۆرینەی پەرلەمانی تێنە پەڕێنرێن لەبەرەوەی ڕاهەندەکە ڕەهەندێکی نیشتمانی و نەتەوەیە هەمومان دەبێ بەشدار بین ئەگەر هەموو ئەمانە هەیە کەواتە لە نێوخۆدا کۆدەنجی نیشتمانی دروست نەبووە بەڵام دیوەکەیتری کۆدەنجی نیشتمانی ئەگەر آخر حاڵەتی سیاسی آخر ڕووداوی سیاسی بکەین بە عینە بکەین بە نمونە لەسەر ئەو تەنگیژانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕوویداوە بەڵێ بە جۆرێک لە جۆرەکان کۆدەنجی نیشتمانی هەستی پێ دەکرێت بەڵام ئەمە خەڵکی کوردستان و لایەنەکانی ئۆپسیۆن و دەسەڵاتیشە هەموو جارە قسەیەک دەگوترێت ئەم جارە لایەنەکانی ئۆپسیۆن لەگەڵ دەسەڵاتدان لەم کۆدەنجی نیشتمانیە لە ڕوبەڕووبوونەوەمان لەگەڵ بەغدا نەخێر ئێمە لەگەڵ لایەنەکانی دەسەڵات نین ئەمە خەمی نیشتمانە ئەمە ئەرکێکی نەتەوەی و نیشتمانی خۆم هەمووانە کە دەبێت هەمومان پێکەوە لە بەغدا بین بۆیە ئەگەر ئێمە ئێوە ئەم جارە هەستان بە هەڕەشەی جددی کرد لەسەر هەرێمی کوردستان بۆیە ئەم هەڵوێسە چکە کاتێک کە مەسەلەکان سیاسی بوون لەگەڵ مالیکی کە هێشتاکو ئەو سوپایە نەجوڵێنرابوو یاخود بەو شێوەیە زەق نەکرابەوە لەوێ گۆڕان یەکێک گوڵانی کە ئامادەی کۆبوونەوەکان نەبوو ئێستا چی وای کرد کە ئەم جارە کۆدەنگ بێ یاخود بچێتە پاڵ هەردوو پارت یەکێتی پارت سەبارەت بەوەی گۆڕان ئامادەی کۆبوونەوەکان نەبوو جار بەجارش بۆ تۆمەتبار دەکرا کە بستنەوەی گۆڕان بایکۆتی کۆبوونەوەکان دەکات ئێمە دەبێت جیاوازی لە بینی ئەو بکەین کۆبنەوەی جددی و ناجددی تۆ لە دوای سەرهەڵدانی کێشە لە دوای دروستکردن و خۆڵقاندنی ئەزمە و قەیران لەگەڵ بەغدا یاخود لەگە دەوڵەتانی ئەقلیمدا تۆ لە پێشتردا بنمونە بستنەوەی گۆڕان چەندین جار پرۆژەی داوە هۆشداری داوە بە دەسەڵات هەم ناو پەرلەمان هەم لە پەیوەندی حزبەکان هەوڵی داوە بە پرۆژەی نیشتمانی و نەتەوەی هەمومان کۆکاتەوە بەڵام کە دەسەڵات هەردوو پارتی فەرمانڕەوا دێن پرۆژەکانی بستنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆن پراوێز دەخەن و کاری پێناکەن کە کاریش پێناکەن دێن دیسان لە ڕێڕەوی قۆرخکاری خۆیانەوە تەعامل لەگەڵ ئەم قەزیانە دەکەن اینجا کێشە دروست دەبێت کەواتە دەسەڵات بە شێوەیەکی تەندروستانە و لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی تەعامل لەگەڵ ئەم مەسەلانە نەکردو بۆیە ئەزمە ڕوودەدا کە تۆ ئەزمەکە لە سەدەستی تۆ ڕووی داوە ڕئی و سەرنجەکانی منت پراوێز خستووە ئەی چۆن تۆمەتبارم دەکەی نایمە کۆبنەوە من نایمە کۆبنەوەی کە کۆبنەوەکە پێ دەوترێت کۆبنەوەی دوای کێشە ئەی بۆ بەر لە ڕوودانی کێشەکان من باگ ناکەی ئەمە حاڵەتێک دوو سەبارەت بەوەی کە ئۆپەراسیۆنەکانی دیزرەوە هەڕەشی باست کرد لەگە ڕێزی زۆرم ئەمڕۆ هەیە لە کوردستان نەتیجەیە ئەم نەتیجەیەش پێشینەی هەیە بمانوێ نەمانەوێت لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە تاوکو ئێستا بەڵێ حکوومەتی مرکزی خەتای هەبووە خەلەلی زۆری هەبووە دەکرێت برادران زیاتر قسە لەسەر خەلەلەکانی حکوومەتی مرکزی و کەم و کورتیەکانی و جێبەجێنکری بەرگەکانی دەستور بکەن بەڵام بۆی تەواو لە سوورەتەکە تێبگەن منیش دێم لایەنە نێگەتیڤەکانی خۆمان باز دەکەین بۆی سلبیات و ئیزابیەتەکان بێوکۆ وەرگرین ینی بە تەفسیری باسی مەسەلەی ینی دیجلەکەین بەڵام بە جارێک باسی کۆدەنگی ئەخەجاویستم چ بڵێم ئەخەجاویستم چ بڵێم ئەوەی ئەم جاریان ئۆپەراسیۆن دیزلە و کە هەمومان کۆدەنجی نیشتمانێکە لە دەرەوە
دەرەوەی هەرێم هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتی لەگەڵ بەغدا هەیە ئەمە نەتیجەی سیاسەتی هەڵەی دەسەڵاتی هەرێمی کوردستانە لە بەغدا بەڵام کە هەڵەیەک ڕوویداوە ئەرکی نیشتمانی و نەتەوەی ئێمە بێن تعویزی ئەم هەڵەیە بکەینەوە بە خەڵکی کوردستان و بە هەردوو پارتی فەرمان ڕواژ بڵێن کە ئەرکێکی نەتەوەی نیشتمانی دەبێ هەمومان لەوێ بین نیشان بدەین گوتاری سیاسیمان گوتارێکی بێزە. کاک نیعمەت ئێوە پێش ماوە یەک چەند مانگێک پرۆژەیەکتان پێشکەش بە لایەنە سیاسیەکان کرد لەسەر مەسەلەی کۆدەنگی نیشتیمانی و چەند خاڵ و بڕگەیەک بوو. ئایا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان توانیان هیچ کام لەو خاڵ و بەرگانە جێبەجێ بکەن بە دەنگ ئەم مەسلەیەوە و هاتن یاخود بێدەنگن؟ خۆی لە ڕاستیدا کۆدەنجی چۆن دروست دەبێت ئەنی ئێمە باز لەوەی بکەیت کۆدەنجی چۆن دروست دەبێت. کۆدەنجی ڕاستە ئێستا کۆبوونەوە دەکرێت مەسەل لایەن بەڕێ سەرۆکی هەرێم حکوومەت پارلەمان حزبەکان ناوخۆیان بەڵام ئەم کۆبوونەوەانە هەمووی مەسەرەن چەند سعاتێک دەخانی 1-2 سعات دەخانی بەڵام کۆبوونەوەی ئەوەی کە گرنگە زۆر بەرنامەی هەبێ ئەو کۆبوونەوانە کە هەموو لایەنەکان حزبەکان کە ئێمە داوامان کردو کۆنگرێشی نیشتیمانی ببەسترێت لە هەرێمی کوردستان هەموو پێکەوە باز لە قەیرانەکان بکەن لە ئاڵۆزیەکان بکەن لە پێشاتەکان لە ئەگەرەکان بکەن. یعنی چونکە ئێستا ئێمە نەکەریشێتی پەرلەمانتارانی کوردستان زۆر لایەنی کەش و ڕێکخراوەکانیش پرۆژیان هەبوو پرۆژیان دایتە حکوومەت و هەرسێ سەرۆکایەتی بەڵام بەو شێوە دیار بوو ئەو شێوە نەزاحەتی نەیناوە چونکە یەکەم بەداخەوە ئەنی زۆر لێرە لە کوردستان بەگشتی یعنی نەکرد تەنیا بڵین فلان لایەنویاندا هەر بەگشتی هەمووی کۆبووتەوەلەوەی کە خۆیان بیر دەکەنەوە خۆیان پلان دادنێن خۆشیان جێبەجێ دەکەن. یعنی کەس لایەنی کە بەشدار ناکە. ئێستا ئێمە وەکوێچێتی پەرلەمانتارانی کوردستان چەندی جار پرۆژەی چاکسازی لەسەر خانەقین لەسەر کەرکووک لەسەر میساقی شەرەوە ئێستا لەسەر ئەو بابەتەی کەوا کۆنگرێشی نیشتیمانی بەسترێ ئەو راپۆرت و ئەو پێشنیارانە دەنێری بۆ لایەنە سیاسیەکان بۆ حکوومەت هەرسێ سەرۆکاتی هەتا ئێستا جارێک لە جاران نە ئێمەیان بان کردووە نە باسیش دەکەن وەنە سوودیشی لێوەردەگرن. ینی مشکلەکە لێرەدا ئەوەیە یعنی ئێمە پێویستە هەموو لایەک بەشدار بێت لە بڕیار وەبی بەشداریش بێت لە ئەرشی خۆی بێتە بە ئەرشی خۆی هەڵبستێ. قسەی جەنابەت هەر ئەوەی کە هەمیشە ئۆپۆزیسیۆنیش باسی لەکە کە هەتاکو ئێستا هەردوو پارتی فەرمانڕەوان نەیانتوانیوە متمانەیەکی وا بە پەرلەمان بدەن ینی تا پەرلەمانی کوردستانیش ئەو ڕۆڵەی نییە وەک ئەوەی کە حیزبەکان لە دەرەوە هەیەە. بۆ نمونە کاک برزۆ باسی مەسلەی کۆدەنگی نیشتیمانی کرد کەوتی پێویست ناکە حیزبی کە ئێمە لە ناو پەرلەمانە ئەتوانرێت کۆدەنگی نیشتیمانی بکە. ئەم قسانی تو ئەوە ئەگەیەنێت کە پەرلەمانی کوردستان ناتوانێت بە ئەرکی خۆی بە تەواوەتی هەستێک لە تەوافقاتی سیاسیە خۆی سیرکە ینی پەرلەمان شوێنەکە جێگای یاسادانانە جێگای بەدواداچوونی ئیشوکارەکانی حکوومەتە و جێگای ئەوەیە کە یاسا دەربکە بەڵام ئەو کارە گرنگەی کە دەکرێت زیاتر سیاسیە حزبەکان لە دەرەوەی پەرلەمان کاری لەسەر دەکەن. خۆی پێویستە ئێمە ئاسۆی حزبەکان ئاسۆی فراوانی سیاسەکان بێنە گۆڕێ ئەندامانی پەرلەمان بزانت باز لە چ دەکەن لە ناو پەرلەمان. ینی خۆی مشکلەکە ئەوەیە ئەندامانی پەرلەمانیش ئەوانش دوورن لەوەی کە ئایا باس و چ باس و خواستەکە ناو حزبە سیاسەکان. ینی ئەوانش معلوماتیان نیە زانیاریان نیە. ینی ئێستا ئەو کێشە و گرفتانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە نەک لە شتە گەورەکان لە شتی ساکار لەسەر مەسلەی بودجا لەسەر مەسلەی پەروەردە لەسەر مەسلەی زمان ینی ئەو هەماهەنگیە نییە. مەسەرەن ئێستا لەگەڵ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق ئەوانش هەماهەنگیان نیە. حزبەکان لەگەڵ ئەندامەکانی خۆیان هەماهەنگیان نیە. سەرکردایەتی لەگەڵ قاعیدە هەماهەنگی نیە. یعنی هەمووی وا لێ دەکا کەس نەتوانێت استراتیجێکی وا بڕێوە بە کە هێرێکە دەبێت لە سەری بڕۆن. بۆیە ئەگەر بێت و لایەنە سیاسەکانی کوردستان بۆ خۆیان جارێک لە جاران
وەکو نەرێتێکی هەچووکە دنیا هەموو نەتەوەکان هەموو دنیا دەبینن کۆنگرە دەبەستن ناو خۆیان ئێمە باسی کۆنگرەی نەتەوەیمان کرد ئەوە کۆنفراسی نەتی ئەوە هەر نەبوو ئێستا باسەکەی کۆنگرەیەکی نیشتیمانی لەلایەن هەموو لایەنە سیاسەکان بکرێ بۆ ئەوەی متمانە جارشکە بڕژێڕینەوە پەرۆشی ئەوە نین کەم کۆنگرە من مەبەستم لێرەنێ ئایا پەڕۆشنە خۆی عملی ئێمە بەچاو ببینین ئێستا هەموو مەسەلەن لە دوای کۆبنەوەی بەڕێ سەرۆکی هەرێم و حکومەتیش بەشداری کردەوە دەبین حزب لایەنە سیاسەکانیش لەلایەش کە لە پێکەوە مەزموعەیەک کۆبوونەوەی چاکرد ئەمە کۆبوونەوەی تەشریفاتیە کۆبوونەوەی عملی پێویستە بەرنامە دابدرێ بازەچە بکە هەرکەس مەسئولیەتی هەبێ. زۆر سپاس کاک خەسرەوە ئەوە دیارە هەردووکیان متتەفقن لەسەرەوەی کە هەندێک لەو کۆبوونەوەنە کۆبوونەوەی تەشریفاتیە کاک برژۆ باسی لەوە کردوتی ئێمە ناچینە کۆبوونەوەیە کە کۆبوونەوەی جددی و عملی نەبێت. تۆ پێ دوایە ئەو کۆبوونەوەی پارت و لایەنە سیاسیەکان کە دەبەسرێ لەگەڵ سەرۆکی هەرێم تا چەند کۆبوونەوەکان هەمووی جددی بووە یاخود تیای بۆ جددی نەبووە تەنها قسەکردن بووە؟ من بەتەسەوری من ئەو کۆبوونەوەی کە دەکرێن جددین و ڕاوەرگرتنی لایەنە سیاسیەکانە بۆ هەر هەنگاوێک بهاوێژرێت بەرامبەر حکوومەتی بەغدایان بەرامبەر هەر ڕووداوێکی دیکە. ئەو قسانەی کە برادران باسییان کرد وڵێ تا جۆرێکی زۆر وایە تا بڕانێک لە نێوان پەرلەمان و حزبیان ئەندامی پەرلەمان و ئەندامی حزبی هەیە ئەمەش تەقلیدێکە لە وڵاتانی شەرق ینی زۆر پێش نەکەوتەوە بەڕاستی لە وڵاتانی ئێمە زۆر پێش نەکەوتەوە یعنی لە وڵاتانی کە دیموکراتیان زۆر مێژوویەکی کۆنی هەیە باشترین و بەهێزترین و بەدەستهڵاتترین سەرکردەی حزبەکان ناو پەرلەمانن بۆیە شەڕەکە کە ناو پەرلەمانیش بکرێت خۆ پەرلەمانیش هەر لە حزب پێکاتەوە پەرلەمان خۆ بەدەرنیە لە حزب ئەو پەرلەمانی داناوە ئەو خەڵکانی دەنگیان بە ئەندامی پەرلەمانداوە دەنگیان بە شخصی ئەندامی پەرلەمان لەوانێ نەدابێت دەنگیان بە لیستێکی حزبی داوە کە ئەو شخصیان ئەو کۆمەڵ ئەندام پەرلەمانە لە ناو ئەو لیستان بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان هەموو حزبەکانی کە هەن لەسەر ساحەیە باشترین و چالاکترین و بەتوانەترین و بەدەسەڵاتترین ئەندامانی سەرکردایەتی خۆیان بخەنە ئەو پەرلەمانە بۆ ئەوەی فعلەن پەرلەمان هەست بکەین ئێمە کە ئەو پەرلەمانە لە ئاستی لێ پرسیارەتیدایە و پڕ معلوماتە بە بڵین و پڕ دەسەڵاتە کە دەتوانیت لەگەڵ هەر ڕووداوێک کە دێتە پێشەوە ڕفتار بکاتن لێرە ئێمە بەتەسەوری من لا ئێمەش وای لێ دێ وردە بەتەسەوری من هەڵبژاردن دوای هەڵبژاردن وای لێ دێت کە بەتوانەترین ئەندامانی ئەو لایەنە سیاسیانە دەچن بۆ پەرلەمان چونکە لە پەرلەمان جێگەی گفتوگۆیە لە پەرلەمان جێگەی بڕیاردانە لە پەرلەمان جێگەی مناقەشەکردنی ئەو کێشانان یەک شتی دیکە دەڵێم یعنی ناکرێ ئێمە هەمومان لە هەموو شتێک بەشدار بین لە هیچ وڵاتێک شتیوانە حکوومەت هەیە ئۆپۆزیسیۆن هەیە دەسەڵات هەیە هەڵبژاردن هەیە و ماوەی دەسەڵاتیش هەیە کە 4 ساڵە بەڵام هەندێشتی لە ناکاو دێتە پێش تۆ ناچاری بەتەنیا تەحملی مەسئولیت نەکەی میسالی زۆرن بۆ نمونە لە ساڵی 1939 1940 ئەوروپا هەمووی کەوتە شەڕ یەک دوو وڵات تووشی ئەو شەڕە نەبوون من باسی یەک نمونە دەکەم وڵاتی سویدە حزبی سوسیال دموکرات حکمی ئەو وڵاتی دەکرد کە ناوی پێر ئەلبین بۆ ڕئیس وزارایەکە خەتەرێکی گەورە کەوتە دەور و پشتی ئەو وڵاتە بۆ ئەوەی ئەو وڵاتە تووشی شەڕ بێت یان تووشی شەڕ نەبێت داگیر بکرێت لەلایەن هتلەر و نازیەکانەوە یان نا ئەو حزبەی کە دەسەڵاتدار بوو داوای کرد هەموو حزبەکانی دیکەش بێنە ناو حکوومەتە بۆ ئەوەی مەسئولیەتەکە یە هەمویان بێت ئەگەر ئەو وڵاتە وێران بوو یان ئەگە ئەو وڵاتە ڕزگار کرا لە توشبوون لە شەڕی جیهانی دووەم لێرەش خۆ ئەوانە بە ئەنتیخابات نەهاتبوون ینی ئەوانەی کە هاتن تەنها بۆ ماوەی شەڕەکەش ئەو حکوومەتی شەراکەکە تەنها بۆ ئەو ماوەیە بوو کە ئەو ئالۆزیە هەبوو ئەو مەترسیە هەبوو لەسەر وڵاتە بۆ ئەوەی مەسئولیەتەکە بێتێسە من لەمە ئەوە تێگەم ئێوەش ئەم شەراکەتە یاخود ئەم کۆبوونەوەی کە ئەکرێت ئەم کۆدەنگی کە ئێستا هەیە بەرامبەر بەغدا تەنها بۆ ماوەیە تا هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان نامێنێت دوایی ئەتوانن لەو مەسەلێ ینی پەشیما بنەوە کار بۆ کۆدەنگی نەک پەشیما بنەوە دواتر هەڵبژاردن جارێکی دیکە بڕیار دەداتن کام لایەنی سیاسی دێتە سەر دەسەڵاتە یعنی مەسەلە ئەوە نیە پەشیمان ببنەوە یان تەنها لە وەختی تنگانە ئێمە خەڵکی دیکە بەشدار بکەین نەخێر هەندە شت هەیە چارەنووسی هەمومانی پێوە بەندە
بۆیە ناکرێت بە تەنها ئەوانەی لەسەر دەسەڵاتن خەمی ئەو شتە بخۆن بەڵام ناکرێت ببێتە فەوزەش هەر کەسێک هات و بەشدار بکرێت لە ئەوەیە بەڵام دەکرێتن هەموو لایەنە سیاسیەکان کۆ بکرێنەوە دەکرێت ڕاو بووچوونی هەموو لایەنێک وەربژیرێت ئۆپۆزیسیۆنە غەیری ئۆپۆزیسیۆنە ئەوەی لە پرۆسەی سیاسیە ئەوەی لە دەرەوەی پرۆسەی سیاسیە و دەکرێت استیفادەیەکی زۆر لە بیر و ڕاو بیر و بووچوونی ئەو لایەنە نەبکرێتن بۆ ئەوەی هەنگاوی ڕاستتر بەهاوێژن کاک بەرزۆ یعنی ئەگەر لە قسەکانی کاک خەسرە و ئەم مەسەلەی کۆدەنگی نیشتیمانی ئێوە زۆر جار گلەی ئەوە ئەکرێت یا خۆڕخنی ئەوەتان لێ دەگیرێت کە ئێوە ئێستا بەبێ ئەوەی هیچ شتێکتان لە پارتی دەسەڵات داوا کرد بێت هەڵوێستێکتان وەرگرت لەگەڵ هەردوو پارتی دەسەڵات بەرامبەر بە هەڕۆشەکانی مالیکی لێرە ئێوە بە هاوکاری بڵین پارتی دەسەڵاتتان کرد بەڵام بە مقابل ئێوە هیچ شتێکتان وەرنەگرتووە ینی بەڵێنێکتان وەرنەگرتووە بۆ جێبەجێکردنی پاکێجەکانتان بەڵێنتان وەرنەگرتووە بۆ ئەوەی ئەم کۆدەنگی نیشتیمانیە بەردەوام بێ هەموو ئەو یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە ئێوە داواتان کردوە بگەڕێتەوە پەرلەمان ئەم هەڵوێستی ئێوە وەک باست کرد پێشتر تەنها بۆ ئەوەیە کە مووقفی کورد یاخود هەڵوێستی کوردی یەک بێت ئێوەش ئەتوانن دوای ئەم کە هەڕەشەکان نەما جارێکی تر کێشەکانتان لەگەڵ دەسەڵات دەست پێ بکاتەوە لە بەختەش وەکو لە سەرتاش باسم کرد ئێمە هاوکاری دەسەڵاتمان نەکردووە ئێمە هەمومان ئێمە و دەسەڵات و ئەوانی لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشن خەمەکان دەبێت کۆماکاتەوە بۆیە ئێمە ئەرکە نیشتمانی و نەتەوەیەکە پاڵی پێوەناوین بەڵام ئەگە دیقەتان دابێت لە هەندێک قسە و لە دوانیشماندا تەرکیزمان لەسەر شتێک کردوتەوە لە کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێمیش بەلاغێک دەرکرا ئەمە دەرفەتێکی زۆر باشە دەسەڵاتی ژوا ڕابێنینەوە کە هەموو جارێک کە تەنکژە و قەینا ڕوودەدا نەبێتە پەردەیەک بۆ تەختێ و داپۆشینی مەسەلە ناخۆیەکانی کوردستان بۆیە شان بەشانی بەرەنگاربوونەوە ئەزمەی ئێستا لەگە بەغدا هەیە ئێمە مەسەلە ئەساسەکانی ناخۆی کوردستانیشمان بیر نەچوە و هەمیشە بیرمان دەبینێتەوە کە بریتێ لە مەسەلەی ساکسازی بریتێ لە فشار دروستکردن بریتێ لەوەی کە پاکێجەکان پرۆژەکان ڕخنەکان ئۆپسیۆن دەبێت جێگا بگرێت چکە بەشێک لە جارەکان یاخود زۆر لە جارەکان لە کاتی ئەزمە تەنگژەدا هەمیشە دەسەڵات ویستێتی تەختەی مەسەلە ئەساسەکان بکات دوو ئێمە چمان وەگرتووە لە دەسەڵات وەکو بەڵێن و ئەوانە پێم وابی لە مەسەلە نەتەوەی و نیشتمانەکاندا کەنەتەوە و نیشتمانی هەمومانەوە دەبێ ببێن بەڕێوە بە بەڵێن و بەشت وەگرتن نابێ بۆیە لە مەسەلە نەتەوەی نیشتمانەکان هیچ لایەنێک ناتوانێت مزایدە لەسەر ئەوەی تریام بکە بۆی ئەوە نەتەوە نیشتمانی ئێمەی بردوتە ئەبێ علاقەی بەوە نیە ئێمە لەگە بەڵێن لەگەڵ دەسەڵات جۆرێک لە مقایەزە یاخود بەڵێن وەگرتن و ئەوانە ئەمە خەمی نیشتمانە ئێمەی لەوێداناوە یەک حاڵەتی تر ئەوە دەڵێمەوە یعنی بۆ ئەگە پەرلەمان باڵاترین دەستگای نیشتمانێ لە وڵاتەدا ئەگەر لە زۆربەی ئەو وڵاتانەی کە سیستەمەکەی پەرلەمانیە پایە دیموکراسیەکان پایەکانی پاراستنی مافی مرۆڤ بە جۆرەگرە جۆرەکان مەسەلە فەرهەنگیەکانیش بەرەو پێشەوە دەچن هەمیشە لە وڵاتانەیە کە سیستەمەکە پەرلەمانێ بۆ ئێستا و لە ڕابردوودا لە داهاتووشدا پەرلەمان نەکەین بەو مەرجعە پەرلەمان نەکەین بەو شوێنە کە هەمومان هەم بۆ قەرارە سیاسی بۆ مەسەلە نەتەوەی نیشتمانەکان هەم بۆ یاسا دەرکردنیش بەڵێ بەشێک لە ئەرکانی پەرلەمان یاسا دەرکردنا بەڵام بیریشمان نەچێت پەرلەمان ئەو شوێنەیە کە نوێنەری هەموو پێکاتە سیاسی و حزبی و کۆمەڵایەتەکانیش تێدایە بۆی ئێستا دەرفەتێکی زۆر باشە ئێمە پەرلەمان بکەین بە مەرجە دەستخۆش کاک نیامەت چۆن ئەتوانرێت لە هەرێمی کوردستانە هەموو ئەو دەستگانی هەن بە نیشتیمانی بکرێت یعنی زۆر جار ئۆپۆزیسیۆن ڕخنی ئەوە دەگرێت کە دەستگاکان ینی جۆرێک لە حیزبایەتی پێوە دیارە نەک نیشتیمانی خۆی بەڕاستی ئەو باسە باسێکی زۆر قسەی لەسەر کراوە هەمیشە جەختی لەسەر دەکرێتەوە و یەکێکە لەوانەی کەوەها تا ئێستا بەجددی ئیشی لەسەر نەکراوە یعنێگە تو بتەوێ کۆدەنجی تەواو پەیدا بکەی لەناو هەرێمی کوردستان یەکەم جار ئەوەیە وەکو باسمان کرد جێڕانەوەی متمانایە جێڕانەوەی متمانە چۆن دەکرێت دوو لایەن پێکەوە سەقیان هەوی پێکەوە ئیش بکەن جارێکی کە ئەوەیە دەبێ واز لە بەرژەوەندی تەسچی سیاسیانە و حیزبانەی خۆیان بێنن ینی بەو شێوەیە نەک مەسەلەن قۆڕەکردنی هەموو شتێک بەو شێوەیە کە باز دەکرێت یاخود بەوەی چاکسازی و ڕیفۆرە بکرێت لە سیستەمی حکومڕانی ینی بۆیە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە هەروە لێ بگەڕن ئەو سیستەما بەو شێوەی کە لە ئارادایە بڕوا و هیچ هەنگاوێک نەخرێتە پێش ینی ئێمە چۆن ینی کۆدەنجی بکرێت تۆ مەطالبت مەطالبی خەڵک چییە ئەو حزبان هەر کەس لەسەر مەطالبێک ئیشەکە ئەمانە هەمویان پێکەوە
کۆدەنجێکی پەیدا بکەن لەسەر ئەو خاڵانەی کە هاوبەشن ئەو خاڵانەی کەوها لە ناکۆچەکان دوورمان دەخاتەوە دەبی هەوڵ بدەین چونکە بەڕاستی ئەنی وەکو باسمان کرد تەنیا ئەو تەنگەژەی ئەوڕۆ لە کوردستاندایە ئێمە ئەو دەرفەتی کە ئێستا ئەو کۆندەجێ باسەکەن کە هەیە ئەو کۆدەجە ینی شتێکی بۆ هەرەشەیەکەوە هەموو کەس ناچارە و هەروە ڕەنگە زۆر کەسی شەبی نێوێ نیکا بەڵام لەبەر شتێکی نیشتیمانی گەورەیە چونکە ئەمە ناتوانانی بڵێ من لەگەڵتان نیمە لەوانەیە زۆر لە دڵشی نەبی ئەوە بەڵام ئەمە حەدی ئەمە بۆیە یعنی بەڕاستی هەرێمی کوردستان ئەوڕۆ لەسەر محەکە دەبێ بەخۆی دابچێتەوە دەبێ چار نییە ینی هەموو لایەک واز لە بەرژەوەندەکانی خۆیان بەو فەرەوانەی بێنن چاکسازی دەست پێ بکەن و یەکتر قبول بکەن و هەنگاوەکانی بەرەو پێشچوون بەرەو ینی ئاسوەشی ڕوون ئاراستەیەکی باش ئەوەیە کە بتوانین لە یەکتری بگەین و بتوانین گەڕانەوەی ئەو یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بۆ پەرلەمان تا چەند یاساییە و تا چەند نایاساییە دوای ئەم ناوبڕە وەڵامەکەت لێوەردەگرم ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان